پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی صحیحە ئامۆژگاری ئێمە ئەکات شتێک پەیوەندی بە ئێمەوە نەبوو تەداخولی تیان نەکەین. ئەمەش قیمەی موسڵمانێتیە، ئەمەش سەلمێنەری ئەوەی ئەم کەسە دینی ئیسلامی جێبەجێ کردووە. ئەمە ئەی سەلمێنێت عادات و تەقالیدی جاهیلیتیان نییە. خەڵکانێکی زۆر پێیان وایە بەس نوێژ بکە و ئاگاد لە مزگەوت بێ و کۆمەڵێک عیبادەتی ڕەمزی ئەنجام بدەیتر تۆ موسڵمانێکی عەیارە 24یت. بەڵام زۆر هەن لەو موسڵمانانەی لە قاڵبی قورئان و سونەتیان بدا لە فەحز دەرناچن، چونکە مخالەفەکردنی قورئان و فەرموودەکان هەروە شتێکی ئاسان نییە. بەتەنها نوێژکردن کافی نییە، بەتەنها نوێژکردن کافی نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت: من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه. یەکێک لە نیشانەی جوان مسلمان بوونی ئینسانی مسلمان ئەوەیە شتێک پەیوەندی بەوە نەبوو تەداخولی تیان نەکات. زانایان لە شەرحی ئەو فەرموودا فەرموون چ لە کاروباری دنیا و چ لە کاروباری دینە. پیاوێک ئەبینی خانوو ئەکات، پێی ناخۆشە تەداخولکەی خەریتەکەی داناوە، تەداخول مەکە. قسەش بکەی قسەکەت لەبەر دەدەیت، قسەکەت زیادەیە، وەکوترێ فضولی کەلامە، قسەی زیادەیە. جا بۆ سەری خۆتە هێشێنی، بۆ کەیتە شوێنی کۆمەڵێک عەقڵێتی پوچ قسە ناکەم. ئەچم بۆ ماڵێک ناڕەحەتی کشیانەیە، باسی معاملەی سەیارەیەکە ناچمە ناو ئەو باسەوە، هەتا پرست پێ نەکەن. ژن و پیاوێک کێشەیەکیانەیە، دراوسەیە خانۆکەیە فرۆشێ، تۆ کە توانات نییە بیکڕی، هیچ پەیوەندی بە تۆ نییە، خۆت بخەیتە ناو ئەو مەعمەعەوە. لەبەر ئەوە هەر کەسێکتان بینی بێدەنگ بوو، عاقڵانە تەعاملی کرد، هەڵی نەکوتاوە سەر مافی دراوسەکەی، مافی برادەرەکەی، مافی کەسێکی تر، بزانە ئەوە موسڵمانە. ئەوە ئەی سەلمێنێت بە قسەی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم، بە قسەی خوای پەروەردگاری کردووە. بەڵام زۆر هەن لە ناو موسڵمانانە باسێک ئەکەیتەوە هێشتا گوێی لە کۆتایەکەی نەبوو تەداخولەکات، چونکە حەزیان بەم ثەرثەرەیە، حەزیان بەم زۆر بڵێیە دوو لە ڕوو جەنابتان. باوا نەبین، با من حسن الإسلام، با جوان مسلمان ببین. یا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة. ئیمان داران بە جوانی بچنە ناو ئیسلامەوە، بەشێکی ما قبوڵە و بەشێکی ما قبوڵ نییە. و کەواتە هەر کەسێکتان بینی تەداخولی ژیانی خەڵکی ناکرد، کچەکەی تەلاق دراوە، وەڵا لەبەر فڵان شت بووە، خوا زانێت چیان کردووە، ئەم تەداخولاتە نیشانەی پرسیارە خاتە سەر ئیسلامەتیەکەمان و عەبوسمان ئەکات، ناشرینمان ئەکات لە بەرچاوی بەرامبەر.